بەرلەوەی کەپچین سەرموچەی فەرمانبەرانی سەر لە دوانێکدا بوو بۆ کەناڵێکی عەرەبی دەنگدانەوەی زۆری هەیە سەبارەت بەوەی کە داواتکردنەوە تێرێم ڕابی گیرێ بە تەداخولی سەربازی لێدوانی لەم شێوەت داوە بەڵێ بۆ قەناتی ئەحد بوو کە ئەوان تەمان پرسیاریان کردووە کە چارەسەر چییە کە هەرێم و بەخان ئاگەنە ئەنجام تەمانەوە لە وەڵامی لێدوانەکە لە پرسیارەکەی ئەوانە من تومە مشکلی ئێمە نییە چارەسەرتان چییە مشکلی ئێمە ئەوەیە موچە و پارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن بە دادگا حەلیەکەن بە جێش حەلیەکەن ئەچن نەوتەکەی گرنەوە مشکلی ئێمە نییە ئەتوان بڕۆن حەلیکەن کێشەی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە پارەی خۆی مافی خۆی وەربگرێ حیزبێک یاخی بۆ لە عێراق حیزبێک یاخی بۆ لە دەستور حیزبێک یاخی بۆ لە یاسا حیزبەکان تریش ناتوان ڕوبەڕووی بنەوە لە هەرێمی کوردستانە بڕۆن چی وەسایلە بەکاریان بەکاری بێنن لە ناویشیانە سوپا بەکار بێنن باش بۆ ناوخۆی کوردستان ڕەنگە بڵێن ئەمە کارگەری لەسەر ئاسایی شێرێمی کوردستان ئاسایی شێرێمی کوردستان کوامەی ئاسایی شێرێمی کوردستان ئەوەی کە دوێنێ کۆمەڵ خەڵک خۆپیشاندانی کرد و کۆمەڵی خەڵکی مەدەنی و کۆمەڵ شەبیحە و شەلاتیان ناودن سەر ئەو جادۆ بیانانە بەر شەق و بەردار ئەوە ئاسایی شێرێمی کوردستانە کە بەرژەوەندی بنەماڵی بەرزانی بکەوێتە مەترسی و خەڵک بەنە بەر شەق ئەوە ئاسایشی کوردستان نییە ئەوە ئاسایشی بنەماڵەیەکی دایکراوە ئەوە نایە ئاسایشی کوردستان ئەوەیە کە ئیسا خەڵکی کەرکووک و فەرمانبەرانی کورد لە کەرکووک و لە خانەقین و لە مووسڵ و لە دیالە و لە هەموو شوێنەکانی تر معەزەمەوە کەڕەم بکو فەرمانبەرانی تری عێراق موچەی خۆیان وەرەگرن و بەشێک لە پرۆژەکانی جێبەجێکرێت و توان داوای مافەکانی خۆیان لە حکوومەتی عێراقی بکەن ئەوەی کە لێرە نە حکوومەت ماوە نە پەرلەمان ماوە نە دادگا ماوە پەرلەمانتار قسەیەکە یانە بەر دادگا و حەسانەی لێ وەرەگرنەوە ڕۆژنامەنووس پۆستێکی فەیسبووکە دوو هەفتەی کەنە ژوورۆ ئەوە ئاسایشی هەرێمی کوردستان نییە ئەوە ئاسایشی بنەماڵەیەکە ئیتر لە هیچمانە نەماوە لە خەریکی ئەوە بین 250,000ەکە بنێرێ یان نەینێرێ ئەم بەڵایە کە کەوت تووشی ئەم میلەتە بووە لە 2013 و 4 دەستیان پێ کردووە لە کۆڵە میلەتە نابێتەوە بە هیچ جۆرێک لە بەغا چارەسەر نابێت هەموو چارەسەر نابێت بە هیچ شێوەیە کێشەی نەوت لە هەرێمی کوردستان ئەو معمعی بینی هەولێر و بەغا چارەسەر نابێت بەو گرتنەوەی ئەو قوفڵە نەبێت کە ئەو قوفڵەش ئێستا بەم حیزبانە ناکرێت بەڵکو پێویستەکە حکوومەتی عێراقی لە ڕێگەی تورکیاوە ئەیکا لە ڕێگەی دادگای نێودەوڵەتیە ئەیکا لە ڕێگەی سوپاوە ئەیکا ئیبراهیم خەلیلیان لێ وەرەگرێتەوە ئەوە کونی فیتنەکەیە لە هەرێمی کوردستانە ئەوە ڕەنگی خەڵک بڵێگەرە و بڕنەوتە نەبێ و بڕەموچێش نایەت بۆ خەڵک زیانی لێ ناکەم من زمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم ئەو بڕنەوتە بگرنەوە بەتەواوەتی هیچ نەوتێک نەنێرن دەستەی عێراقی بکەن نەیشینێرێ لە عێراق نەیشینێرێ بۆ نیشینێرێ بینێرێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ مشکلە بندیوارەکانی شۆگات بندیوارەکانی شو عێراق تۆ چۆن بە سڕوانگەیەکەوە زەمانەتیەوە دەکەی زەمانەتی 100% ئەوە کەم نوتەکە بگرنەوە هیچ نەوتە نەنێرن تەسلیمی عێراقی کەن عێراق تەوان ئێستا خۆی نەوتی کەم کردەوە عێراق کێشەی نەوتی نییە کاک حەکیم کێشەی 250,000 نەوتی بێکەڵتی ئەمانەی نییە عێراق خۆی نەوتی نزیکی 1 ملیۆنی کەم کردەوە ئەوسەری وەزارەتی نەوتی عێراقە باڵێ بە ڕێکەوتنی وڵاتانی ئۆپێک 250,000 بۆ چییە ئەمە کێشەی سیادەیە کێشەی ئەوەیە سبەینی ئەنباریش غازی دۆزیەوە سەر ڕۆیالە نەینێرێ بۆ ئوردن لەولا مووسڵ نەیدۆزیەوە نەینێرێ بۆ سووریا یەکێکی تر لە دیالەوە بینێرێ بۆ ئێران بۆ نیزام لە ئێرانە گۆڕا ئەمە بێتە فەوزە ئەمەی پارتی دیموکراتی کوردستان بە بارمتەکردنی قەزەی کوردی و بە بارمتەگرتنی شتێکەکانی تری یەکێتیش خۆی بەشدار مەسەلەی نەوت مەسەلەی سەرهێزی تریش لە حکوومەتەدا هەیە حاکیموانە شەریک و ئەوانە بەشدارن و مەسئولن لە بەرامبەر هەموو ئەو تاوانانەی کە پارتی و بنەماڵێکی داریکراو لە هەرێمی کوردستانە ئەیکا بەرامبەر خۆپیشاندن بەرامبەر خەڵک بەرامبەر فەرمانبەران بەڵام نەوت ناردن و نەناردنی ڕێکەوتن لەگەڵ عێراق هەر هەمی بەدەست پارتیوێ ماباقەکەی شاگردیش نین لە بابەتی مەلەفی نەوتە یەکێتی لەو تاڵانکاریی ناوخوا بەشدارە ئەوەی پاڵاوگەیەکی داناوە بۆ من تا پاڵاوگەیەکیان هەیە لە بازیان ئەیفرۆشن بە عێراق بڕێکنەوتە و کارەبا فرۆشن بە عێراق پاڵاوگەیەکی تریان هەیە لە شوێن لە دوکانێکی تر مەسەلەن لەو بۆریانی لەو نەوتەی کە لە گەرمیان هەیە ئەوەی کۆیە ئەوەی مشەخۆری پێڵن بۆ مشەخۆری بەتیایە بەشدارە بەزەوەی کە ملیاردێرە عیملاق و زەبەلاح بۆ کۆمپانیای کار لە 2 ملیارەوە قەبارەی بۆ بۆی هین بکڕێ یعنی بەناوی کۆمپانیای وەهمیەوە خەریکی کڕینی کەشتی و شتی زەبەلاحە لە سنگافورە بە ملیارها دلار دابنی لە ئێترافی وتەبێژی حکوومەتی هەرێم لە لوبنان کاڵەو پارەی ئەوە کۆمپانیاکەیە بەچی بوو بەوە ئەوی دەوڵەمەند بوو ملیاردێر کۆمپانیاکانی خۆیان بەڵام خەڵکی ڕەجاڵ کرد خەڵک لەوە ڕەجاڵتر و وێرانتر ئەبێ هەرێمی کوردستان ئەزانی کاک حەکیم ئەمە پێویستم بە چارەسەری ڕادیکاڵی هەیە لە هەرێمی کوردستانە